هەوڵەکان بۆ بەرەو پێشچوونی پەروەردە واروها پێگەیاندنی خوێندکار هەمیشە بەردەوامی هەیە. لەو نێوەندەشدا ئەمڕۆ وەرکشۆپێک بەڕێوە دەچێت کە ئەم وەرکشۆپە لە ژێرناوی فراهەمکردنی پەروەردەیەکی پێگەێنەر و سەرنجڕاکێش بۆنەوەی زێت و ئەلفا بەڕێوە دەچێت. بزانین ئامان چ لەم وەرکشۆپە چییە و بە شێوەیەکی گشتی ئەو ڕاپرسیەی بۆ ئەنجامدانی ئەم وەرکشۆپە کراوە پێشتر خۆی لە چیدا بینن و ئاستی پەروەردە و پێگەیاندنی خوێندکار بە شێوەیەکی پێگەێنەر و پێویست بۆ کۆمەڵگە لە چ ئاستێکدایان میوانداری زۆر بەڕێز دەرناخرۆف یاریدەدەری بەڕێوەبەری گشتی کۆلێژەکانی یونایتد ساینس لە ستۆدیۆ بەیانی کورسات نیوێستا بە خێراتی کات دەرناخ سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆیەوە بەیانتان باش. زۆر سپاس. دەمەوێت باس لەو وەرکشۆپە بکەی سەرتاش لە ناوەکەەوە دەست پێ بکەین بە تایبەتی کە باس لەنەوەی زێت بۆ ئەلفا دەکات. ئەمە کامنەوە دەگرێتەوە؟ ئەمڕۆ وەرکشۆپێک سازەکەین. ئەم وەرکشۆپە لە زمانی کۆنفرانسێکی نێودەوڵەتیدایە کە لە مانگی 5 سازەکرێت بە بەشداری چەندین ناوەندی نێودەوڵەتی و ناوخۆیی. مەبەستمان لە فراهەمکردنی پەروەردەیەکی پێگەیەنەر و سەرنجڕاکێش بۆنەوەی زێت و ئەلفا ئەوەیە نەوەی تیۆریەکێ بە ناوی تیۆری نەوەکان the theory of generation. ئەم تیۆریە باز لەوە دەکات تەقسیماتێکی ئەجیالیان کردووە یانی بەمانایەک ئەوانی کە موالیدیان لە 1970 بۆ 2012 پێیان دەوترێت نەوەی زێت، ئەوانش کە موالیدیان لە 2012 بۆ 2025 پێیان دەوترێت نەوەی ئەلفا. تەڵان تایبەتمەندی ئەم نەوەیە جیاوازە بۆ مانایانە کە جیاوازیەکی بایۆلۆژیان هەبێت نەخێر. ئەوانی شەر ئینسانن وەکوونەوەکانی پێشخۆیان کە نەوەی وای و نەوەی ئێکس دەگرێتەوە، بەڵام ئەو هەلومەرجانی کە ڕوودەدەن یاخود ئەو ژینگەی کە تایە پەروەردە دەبن، ئەو کارەساتانە با بڵێن ئەو ڕووداوە گەورانی کە دێنە پێشەوە، ئەمەوا دەکات تایبەتمەندیەکی جیاواز بدات بەم نەوەیە. لەبەر ئەوە نەوەی زێت تایبەتمەندیەکی جیاوازی هەیە کە یەکێک لە بارزترین سیفەتەکانی ئەوەیە کە نەوەی دیجیتاڵی پێ دەڵێن. هەر لە کاتی لەدایکبوونیانەوە چاویان کردوێتەوە بە چاویان بەڕووی دیجیتاڵ و تەکنۆلۆژیا و سوشیال میدیایە کردوێتەوە کەمە لە نەوەکانی ترە نەوەی ئێکسان نەبوو، لە نەوەی واشە لە کۆتاییدا درکیان پێ کردووە. ئێمە لە وەرکشۆپەکەدا بە دوای پەروەردەیەکی سەرنجڕاکێشا دەگەڕین بۆ ئەم نەوەیە وپوتم سیفەتەکانیان جیاوازە. 4 سیفەتیمان هەڵبژاردووە لەسەر 4 راوند تیبل. ئەو سیفەتانێکێک لە سیفەتی یەکەمیان سربەخۆییان پێ باشترە و کراون بە ڕووی گۆڕانکاریەکاندانەوەی زێت و ئەلفا. یعنی بە جۆرێک زوو بێتاقە دەبن لە ناو پۆلا کاتێک کە مامۆستا بە یەک تەوەجو وانەکەی شەرح دەکات، یاخود ئەگەر مامۆستا سنتەر بێت خوێنکار بەمە بێزار دەبێت خوێنکار سنتەر بێت، دەبێت مامۆستا وای لێ بکات کە خوێنکارەکە قسە بکات مافی قسەکردنی بێ بەشداری ناو پۆلی هەبێت. ئێمە بە دوای ئەو چارەسارانە دەگەڕین ئێمە دەتوانین چی بکەین بۆ ئەوەی کە خزمەت بم سیفەتەی نەوەی زێت و ئەلفا بکەین. دووەمیان مۆزوعی دیجیتاڵیە کە نەوەی هاوڵاتی دیجیتاڵیان پێدەوترێت ئەم نەوەی زێت و ئەلفا. ئێمە لە قوتابخانەکانە دەکرێت چی بکەین یاخود ئەو کەرەستە فێرکاریانە چین کە دەکرێت بیان هێنین بە ڕەچاوکردنی واقعی ئێستای کوردستان بۆی خزمەت بەم سیفەتیان بکەین. یعنی خوێنکار لە دوو بەرداشانە بێت دێتە ماڵەوە هەموو جۆرەکانی تەکنۆلۆژیای لە بەردەستایە ئەتوانێت بە هەموو زانیاریە کە دەوێت پێی بگات، بەڵام دێتە قوتابخانە ئەمانە نییە. ینی لە دوو گێژاوی جیاوازدا دەبێت بەڕاستی. ئێمە واقعی کوردستان نزانین قوتابخانەکان نزانین، بەڵام لەسەر و ئایمە چیمان پێ دەکرێت یاخود ئاستی مامۆستا چۆن نتوانین بەرزکەینەوە کە ئەو فەراغێ کەم بکەینەوە. سیفەتی سێمیان کاڵمان بژاردووە لایەنی خەمۆکی خوێنکارانە، ینی بە جۆرێک لە هەندێک بابەت تێوە ئەگرن خوێنکاران، ئەویش بەداخەوە مۆزوعی تونند و تویژیە، مۆزوعی گێچەڵکردنە. ئەمە لە کوردستانە ئەوەی تێبینیمان کرد پاشکەمێکتر دێمە سەر باسی ڕاپرسیەکە لەمایە کەمتر بوو لە کوردستانە، بەڵام مۆزوعێکی گلۆباڵە ئەم بابەتە مۆزوعی گێچەڵکردن و تونند و تیژی شتێکی باوە لەم نەوەی زێت و ئەلفا زۆر زیادی کردووە ینی لە دەروە، بەڵام وەکو تێبینیمان کردێمە خۆشحاڵیەوە کەمترە لە کوردستانەوە جێی دڵخۆشیە بەڕاستی. ئێمە توانین لە قوتابخانەیە چی بکەین بۆ ئەوەی ئەم مۆزوعی خەمۆکیەوە کە پێماوە کاریگەریەکەی لە تەکنۆلۆژیاوە بۆیان هاتووە کەمتر ببێتەوە. ینی ئەکرێت ڕاوێژکاری قوتابخانەکان زیابێت، ئەکرێت ڕاوێژکاری
دایک و باوک زیاد بکرێت لە قوتابخانەیە و شارکردنەوەی خوێندکاران لە هەندێک ڕوانگەی ئەو تونند و توژیەوە. سیفەتی چوارەمیان زۆر زۆر جێ دڵخۆشەویش ئەمنەوەیە ژینگە دۆستن، لە پاڵیا ئاژەڵ دۆستن، لە پاڵیا مرۆڤ دۆستیشن. ئەم سیفەتیان زۆر زۆر بە ڕوونی تیا دەرەکەوێت و ئێمە دێین باسی ئەوواکەین لە قوتابخانە دەبێت چۆن ڕۆڵێک بگێڕێت مامۆستا یاخود ئیداری مامۆستا خود منهج ئەبێت چی بێت بۆ ئەوەی خزمەت بەم لایەنەی بکات، یعنی ناکرێت تۆ خۆی شتێکی ژەیە نەوەی پێش نەوەی زێت کە دەکاتەنەوەی وای مالیدان لە 80 بۆ 90 کەمتر دۆستی ئاژەڵ بوون بەڕاستی، ینی بۆ ئەگەر خوێندنەوەیەکی کۆمەڵناسی بۆ واقعی کوردستان بکەین ئەوە بەڕوونی دەرەکەوێت، بەڵام ئەمنەوەی زیاتر ئاژەڵ دۆستن حتا ئێستا زۆرێک لە ئەمنەوەیە ئاژەڵی ماڵیان لە ماڵەکانیاندا هەیە، ئەمە خەریکە دەبێتە وەکو دیاردە ناوی دێنرێت، بەڵام ئەمە واقعێک و تایبەتمەندیەکی نەوەی زێت و ئەلفایە، یعنی دۆستی ئاژەڵن، دۆستی ژینگەن. مامۆستا هۆکارچیە کە لەم وەرکشۆپەتە تیشکراوەتە سەر ئەو چوار خاڵە یاخود ئەو چوار لایەنە باسکراوە، ئایا ئەمە دەرەنجامی ئەو ڕاپرسیە کە پێشتر کراوە لەسەر ئەم بابەتە یاخود پێویستی وای کردووە ئەو چوار خاڵ هەڵبژێرن؟ ئێمە بە پێویستمانزانیە ئەوە بێت ڕاستیەکەی ئەگەر بین ڕیزبەندی بکەین چەندێک سیفەتیان هەیە ئەمنەوەی زێت و ئەلفا زۆر زۆرن، ینی دەتوانین لە 30 تا 40 بژبێرین زۆرن، بەڵام ئێمە چوار دانەمان هەڵبژارد بە گونجاوی لەسەر هەر بابەتێک مامۆستای زانکۆمان بانگێش کردو لە زانکۆ جیاوازەکانی سلێمانی و چواردەوریەوە کە بێن لەسەرم تەوەرانە ڕێگەچاری گونجاومان بۆ بدۆزنەوە. دواتر ئێمە ئەم راپۆرتانە یاداش دەکرێتە راپۆرتێک و دەدرێتە دەست وەزارەتی پەروەردەکە، وەزارەتی پەروەردە خۆی یەکێکە لە ئەو کەسان چاودێری وەرکشۆپەکە و کۆنفرانسەکەش دەکات. بەڵێ دیارە باست کرد کە چوار سیفەت هەڵبژاردراوە و لە نێو ئەمەشدا هەوڵی مامۆستایان یا ڕۆڵی مامۆستایان و ئەو گفتوگویانی ئەمڕۆ دەکرێت بۆ چارەسەرکردن و میکانیزمی کێشەکە. یەکێک لە خاڵەکانی ترەوەیە کە ئێستا نابێت بە تەنها مامۆستا سنتەر بێت، دەبێت خوێنکار سنتەر بێت و مشارەکە هەبێت، ڕۆڵی هەبێت. ئەمە چۆن هەنگاوی بۆ ئەندرێت؟ ئەمە لە پەروەردەیە چەند تەرحێکەیە بۆ ئەم بابەتە. یەکێک لەوانە مۆزوعی بەشداریکردنی خوێنکارە لە ڕێی ئەنجامدانی پرۆژەوە، یعنی چەند شێوازێکی ئەچێتە لایانی دیداکتیکەوە بەڕاستی ئەم بابەتە کە ئێستا خۆشبەختانە با بڵێن وەزارەتی پەروەردە هەنگاوێکی ناوە بۆ ئەوەی کە ئەم مۆزوعی دیداکتی و شێوازەکانی وانەوتنەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەنجامدانی پرۆژە خوێنکار بۆ نمونە مامۆستا بابەتێک شەرح دەکات، لەجێ ئەوەی کە خۆی شەرحی بکات پرۆژێک دەدا بە خوێنکار دەچێت ئامادەی دەکات لە ماڵەوە، دواتر دێتەوە باسی پرۆژەکە دەکات بۆ خوێنکارەکانی بێت. دوو دەتوانرێت شێوازی تەطبیقات بێت لە ناو پۆلە، مامۆستا بتوانێت بابەتەکان بە کردداری باس بکات، ئەمەش هەر خزمەت بەو لایەنە دەکات. خاڵی سێیەم بۆ ئەوەی کە مامۆستا مشارەکەی تەواو بە خوێنکارەکان بکات، یعنی لە جیاتیەوەی کە خۆی لە هەر چل دقەکە لە ئەوڵ تا ئاخیر وانەکە شەرح بکات، بێت خوێنکارەکان بەژاری پێ بکات، ڕاوسەرنجی ئەوان وەربگرێت، هەموو وانەکە بەپێی ئەم لەم ڕوانگەیەوە وانەکە شەرح بکە پلانەکەی حازر بکات. ئەمە خزمەت بەم سیفەتەی ئەکات کە لە ڕاپرسەکەشا بۆمان دەرکەوتووە، یعنی لەلایەنی خێزانیەوە خوێنکارەکان بۆ نمونە خاوەن ڕاوسەرنجی خۆیانن، یعنی ئەمە خاڵێکە ومان بۆ دەرەخات نابێ پشتگوێ بخورێن ئەمنەوەیە، یعنی تۆ بە جۆرێک تامولیکە بڵێ تۆ ڕەئەن نییە ناتوانانی پشتگوێ بخەی، ئەمان بە دڵنیاییەوە حەزیان بۆیە ڕێی خۆیان هەبێ، حەزەکەن خۆیان مشارەکە بکەن. ئەمە خاڵێکی گرنگە، مامۆستا دەبێت وشار بێ لەوەی کە ئەمنەوەیە ئەم جۆرە سیفەتان هەیە تیان نازاڵە وشارانە مامەڵایان لەگەڵا بکەین. باشە لە ئێستا توانراوە ئەوە بکرێت یاخود ئەمەش جارێکی کە پێویستی بەڕاهێنانی مامۆستا هەیە تا بتوانن ئەم هەنگاوە جێبەجێ بکرێت؟ ئەمە پێویستی بە ڕاهێنانی مامۆستا هەیە، بەڕاستی پێویستی بە وشاریەکی عامیشەیە، نەک تەنها بۆ مامۆستایان، چونکە وەکوتم ئەم بابەتە مۆزوعێکی سۆسیۆلۆجیە، یعنی نەک تەنها مامۆستا دەگرێتەوە بەڵکو دایک و باوکانیش دەگرێتەوە،
یعنی چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکەی خۆتا دەکەیت لەگەڵ کەسوکارەکەی ئەوانی چواردەور تا دەکەی برا و خوشکی مناڵتر دێ لەم تەمەنەیە بێ چۆن مامەڵەی لەگەڵا دەکەیت لە ئێستاە ئەوەی تێبینیمان کرد لە ڕاپرسیەکەش کە ئەنجاماندا بەشێکی زۆری لەو قەنەعەتیان کە دایک و باوکیان هاوکارن یعنی لە ڕائەکانە بەشدارییان پێ ئەەکەن لە بڕارداندا یعنی ئەمە ئەومان بۆ دەرەخات کە خەریکە بەو ئاراستەیە ئەڕوین ئێمە یعنی نەوەکە وایە نەوەی زێد وا لەنەوەی وای دەکات وا لەنەوەی ئێکس دەکات وا لە دایک و باوکیانەکە کە بەشداریان پێ بکەن لە بڕاردانە لە مەسەلە چارە نووساسەکانە کە پێویستە بە خێزانەوە طبعاً خێزان بنچینی کۆمەڵگەیە یونیتێکی زۆر ئەساسی کۆمەڵگەیە ئەمەش خێزانە دواتر هەر ئەندامانی و خێزانن کە دەبنە مامۆستا ئەو بەڵام مامۆستا دەبێت وشارتر بێت لەم لایەنەوە ئامانجەکەمان ئەوەیە کە ئەم وشیاریە دەست پێ بکەین بەڕاستی ینی ئیتر ئەمنەوەی هەندێک تایبەتمەندی جیاوازە بێ خۆمان بگونجێنین لەگەڵیدا بەڵێ مامۆستایەکێک لە تایبەتمەندیەکانی تر یاخود سیفەتەکانی تر کە لەم وەرکشۆپەدا وەکو ئاماژت پێدا باز دەکرێت ئەوەیە کەنەوەی ئێستانەوەیەکی با بڵێن دیجیتالیە چۆن ئەم هەماهەنگیە لە نێوان ئەم نەوەیە ئەگوازرێتەوە بۆ با بڵێن خوێندنگە چۆن کار لەسەر ئەمە بکرێت خۆی ئەگەر واقعەکەت بوێت ڕاستیەکەت بوێت دەبێت خوێن کە قوتابخانە بە جۆرێک کەلوپەلەکانی ئامادەبێت کە دیجیتاڵی بن بەواتایە کە لە جیاتی یعنی ئێمە پرسیارەمان لە خوێنکارەکان کرد حەز دەکەیت دەفتەر بهێنیت بۆ قوتابخانە یاخود ئایپاد بێنی بۆ قوتابخانە زۆرێکی ئایپادی هەڵبژاردەبوو ینی حەز دەکات لە ڕێی ئایپاد بهێنێ بۆ قوتابخانە یعنی یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە بەڵام ئایا واقعی یاسای کوردستان گونجاوە گونجاو نییە نامێ بچمە ئەو بابەتەوە ئەو مۆزوعێکی ترە ئەمە لایەنێکی تر پێدانی ئەرکی ماڵەوە بۆ نمونە کاتێک ئەرکی ماڵەوە دەدەی خوێنکار یعنی ئێستا وای لە تۆ هەمووی لە ڕێی نامەوە تۆ ئەگەر ئاگادارکردنەوەیکی دەبێت لە ڕێی نامەوە بۆ کەسی بەرامبەرە نێری خوێنکاریش حەزی بەوەیە کاتێک مامۆستا ئەرکێکی پێدا نەک لە قوتابخانە پێ بڵێ لە ڕێی ئەپلیکیشنێکەوە بێت یاخود هەژمارێکی خۆی هەبێت کە تایبەت بێ بە قوتابخانە لێەوە نۆتیفیکیشنی بۆ بڕوات اینجا بیکات بۆی شتەکانی دیار بێت ئەبێ قوتابخانە لە ڕێی لەم ڕوانگەیەوە ئامادە بکرێت بەڵام کوتم ئایا واقعی یاسای کوردستان حازرە بۆمە ئێمە چەندێک ئامادەین بەشێک لە ئەوەی کە تێبینیمان کرد چونکە ڕاپرسیەکە لە قوتابخانە حکومی و ناحکومیەکانی شاکردمان بەشێک لە قوتابخانە ناحکومیەکان ئەو ئامادەییان تیا بوو ینی طبعاً ئەم مۆزوعێکی ترە ئەمەش بەڵام ئامادەییان تیا بوو بەڵام دڵ ئەوە دەخوازێت کە هەموو قوتابخانەکانمان ینی ئومێد دەکەین کە ئەو ئامادەکاری تیا بێ بۆ چونکە خوێنکارەکە سیفەتەکەی وایە ئەمە داخوازیەک نییە شتێکی و تەڵەبی ئەو وا دەکات بەڕاستی دەکرێت مامۆستاهانی هەنگاویش ئاسان بێت ینی من بەر ئەوە کەوتم کە بەشێک لە خوێنکارەکان گلەیان لە بەشێک لە خوێندنگەکانەوەیە کە گروپێک نییە بۆ ئەوەی مامۆستا ڕۆژانە ئەرکەکانیان پێ بڵێت ڕەنگە کاتێکاڵێت تۆ دووشەمە تاقیکردنەوە هەیە بەسەریا تێپەڕێ بەڵام ئەگەر لەم گروپەیە تەواوی خوێنکارەکان و مامۆستای تیا بێ کاراسانی بێ هەم بۆ خوێنکار هەم بۆ مامۆستاش ئەین دەکرێت بڵێ هەندێک لەو هەنگاوانە هەنگاوی پێویستی بە باڵین هەنگاوێکی گەورە نیە بەدڵنیاییەوە ئێستا بۆ نمونە گروپەکانی واتسەپ و ڤایبەر و تەلێگرام ئەمانە ئاسانن هەمومان بەکاری دێهێنین لەو قەناتیان زۆربەی زۆری خەڵکی ئێستا ئینتەرنێت بەکار دەهێنێت کەواتە دەتوانین وەکۆی بەڕێستان لە بابەتێکی جوزئیەوە لێرەوە دەست پێ بکەین یعنی مەبەستەکەمان لێیە ئەم شتە زەڕورەتە یعنی مامۆستا دەبێت خۆی بەپێی ئەمە ئامادە بکات خوێنکارەوە دەخوازێت تەڵەبێکێلەوە تۆشە بێ خۆت بەمە ئامادە بکەیت ئەگەر وانەکەین و کاتە مامۆستایەت گلەی لەم نەوەیە دەکات نەوەی پێشخۆی گلەی لەم نەوەیە دەکات کە ئەڵێ ئەم نەوەیە گوێ ناگرن لێمان ئەم نەوەیە بەرهەڵستیمان دەکەن ئەم نەوەیەش پێشخۆی بە دواکەوت لە قەڵەم دەدات ئەمە هەر لە کۆنیشەوە بوو ئەم بەریەکەوتنی تەزاڕوبی ئەجیالە هەر لە کۆنیشەوە هەبووە بەڵام لە ئێستا ینی دەبێت کارێکی قورس کەوتوتە سەر نەوەی وای وانی کەمالیدان هەشتا بۆنەوە حوتە و ئێستا مامۆستان حتا ئەمە درەنگیش کەوتوین نەوەی زێت خەریکە دەبنەوە بە مامۆستا یعنی لەمانە ئەمە دڵخۆشیە بەڕاستی بەڵام بۆ ئەوەی ئەو بەریەکەوتنە ڕوونەدات بۆ ئەوەی ئەو کۆنفلیکشنە ڕوونەدات دەبێت بەڕاستی ئێمە ئامادەبین بەڵێ خاڵێکی دیکە ئەوەی کە هەم لە ڕاپرسێکە و هەم لەم وەرکشۆپەشدا باسی لێوە دەکەن خەمۆکیە بە هۆکاری ئەو بابەتانی کە خوێنکاران بەری دەکەون و لەم نێوەندەشدا
زیادکردنی با بڵین توێژەری کۆمەڵایەتی دەرونی بۆ بەدواداچوونی ئەم گرفتانە و دروستبوونی لینک لە بینی خوێندنگە و خانەوادەکە و یاخود ماڵی خوێندکارەکە و خودی خوێندکارەکە. ئەمە تا چەندە پێویستە و لەم وەرکشۆپەدا چۆن کاری لەسەر یەکێکە لە خاڵە گرنگەکان بەڕاستی زۆر ئەساسیە ئەم بابەتە پێویستەکە لە قوتابخانەیە ئەو ئامادەسازیەمان هەبێت بەڕاستی یعنی ئێمە لە وەرکشۆپەکەدا بە سوپاسەوە بانگێشتی بەڕێوەبەرایەتی پۆلیس سلێمانیشمان کردووە کە بێن ئەو شتەمان بۆ باسکەن ئاچی بۆ زۆر بۆ بە دیاردا ئێمە لە ڕاپرسەکە درکمان پێ نەکرد بێت بەڵام دیاردەیەکی زەقە ئێستا یعنی ئەو حاڵەتانە چین زۆر دووبارە دەبنەوە ئەوانەی کە گەنجان با بڵێن ئەمنەوەی زێتە تێوەی ئەگلێن ئایا چین بابەتەکان تونند و تیژیە مۆزوعی شەڕکردنە یاخودی ئەمانە زۆر گرنگە هەر متعلق بەم بابەتەوە لە ڕاپرسەکە شتێکی زۆر سەرنجڕاکێشمان بۆ دەرکەوت پرسیاری ئەومان کرد لەبارەی سۆشیال میدیا و ئایا کاتێک تۆ پەیوەندی لەگەڵ هاوڕێکەت یاخود یاری دەکەیت لە بە ئینتەرنێت بە ئۆنلاین کاتێک یاری دەکەیت زۆرترینیان ئەو یاریانەی کە یاری پێ دەکەن لەسەر ئینتەرنێت بەداخەوە دێڵم یاریە جەنگی و شەڕێکان شەڕ دەکەن بە ئۆنلاین ئەمێکێک بوو لە خاڵە ئەوانی کە بەڕاستی پێی بێتاقەت بوونیەمە بەڵام چەند خاڵێکی زۆر جوانی شەیە ئەگەر دەرفەتە بێم بۆتان باسکەم یەکێک لەو خاڵانە بەڕاستی پێی بێداقەت بوون ئەو یاریە جەنگیەکانە کە زۆرترینیان ئەو یاریانە دەکەن یەکێکی تریان ئەوە بوو کە تەوانێ من ڕاپرسەکە لەناو سنتەری شاری سلێمانیا کردمان مۆزوعی پێکەوە ژیانە یعنی زۆربەی زۆری ئەمەی پێ باشە کە حەز دەکات نەوتەوەکەی خۆی خۆش دەوێت و حەزیش دەکا کێشەشی نییە لەگەڵ نەتەوەکانی ترابژی ئەوم مۆزوعی پێکەوە ژیانە بابەتێکی زۆر جوانە ینی زۆر جێی دڵخۆشیە زۆر پێی دڵخۆش بین ئێمە بەم مۆزوعە یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە کە نەتەوەکەی خۆیان خۆشەوێت شانازی دەکەم بۆی کە کوردن و لە پاڵیا کوردستانیشان خۆش دەوێت ئەمە ینی ئینتیمایەکی نیشتیمانی نەتەوەی زۆر بەهێزیان هەیە ئەمنەوەیە یعنی ئەگەر یەکێکی تر ئیدیای عکسی ئەمە بکات ئەتوانێت ڕاپرسیەکی لەو جۆرەکە بەڵام ئەوەی بۆ دەرخستین لە ناو شاری سلێمانی ئەمنەوەیە ئینتیمایەکی زۆر باشیان هەیە بۆ ئەوە لە پاڵیا یەکێک لەو خاڵانی تر کە دڵخۆشی کردین مۆزوعی ژینگە دۆستیە زۆر ژینگە دۆستن یعنی تەنانەت زۆربەی زۆری ئەڵێت من بە حەز ناکەم کە پلاستیک فڕێ بدەمە سەر جادە ناشمەیە فڕێ بدەم ئەمە شارە زۆر بەرزە لە لای ئەمنەوەی ئەمەش خاڵێکی زۆر جەوهەریە یەکێکی تریان مۆزوعی خاوەن پێداویستی تایبەتە زۆربەی زۆری ئەمەی هەڵبژاردووە تا بتوانم یارمەتیان دەدەم دەڵێت تا بتوانم یارمەتی خاوەن پێداویستی تایبەت دەدەم لە کاتێکە بڕێکی جوزیەی کەمەیە دەڵێ ناتوانم لیان دوور دەکەمەوە یاخود لیان دەترسم ئەمە بەڵام جوزێکی زۆر کەمە ئەم لایەنە ئەوەی کەوتم لایەنە پۆزیتیڤەکانی زۆر زیاترە ئێمە دەمانەوێت ئەم شتە بگەێنین کە ئەمنەوەی جیاوازن شتی زۆر جوانیان هەیە با بەم شێوە مامەڵیان لەگەڵافی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستەکان خۆش بێ ئومێد دەکەین کە وەرکشۆپەکە جێی خۆی بگرێت لە پێگەیاندنی خوێندکارێکی با بڵێن پێگەێنەر دووبارە سپاس بۆ مامۆستا دەرناخرەوە و یاریدەدەری بەڕێوەبەری گشتی کۆلێژی یونایتد ساینس سپاس بۆ ئامادەبوونی